قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە شاری سلێمانی چەند پرۆژەیەکی استراتیژی شارەکەی بەسەرکردەوە و پشتیوانی خۆشی بۆ تاوکردنی سەرجەم پرۆژەکان دەربڕی. لە هەر شوێنێکا کە چوینە بە تاکید پشتیوانی خۆمانمان دەربڕیەوە بۆ بەردەوامبوونی پرۆژەکان، بۆ ئیدارەدانی پرۆژەکان، بۆ پاک و خاوێنی هێشتنی پرۆژەکان و دەستخۆشیشم لە ستاف و کارمەندەکان کردووە. ئێمە ئەزانین کە کێشەی خەڵک ئەمڕۆ بەشێکی کێشەی موچەیە، بەشێکیشی کێشەی خزمەتگوزاریە، بەڵام لە بیریشمان نەچێ ئێمە چەندەها بەڵێندەر و مستەسمریشمان هەیە کە چەندین ساڵە کارەکانیان وەستاون، چەندین ساڵە نەتوانراوە وەک پێویست پرۆژەکانیان تەمویلکەین. بۆیە ئەمڕۆ کە چوین بەسەر چەند پرۆژەیەکمان کردەوە چی دڵخۆشیە کە ئەبینین بازار بەرەبەرە ئەکەوێتەوە گەڕ، بازار بە کەرتی تایبەتێکی بەهێز ئەبوژێتەوە، ئابووری هەرێمی کوردستان بە کەرتی تایبەتێکی بەهێز ئەبوژێتەوە و ئێمە ئەرکی سەرشانی ئێمەیە کە کار ئاسانیان بۆ بکەین، ڕوتینات نەهێڵین، ژیانیان ئاسانکەین بۆ ئەوەی بتوانن لەم دۆخە سەختە کاری خۆیان ئەنجام بدەن. ئەو پرۆژانێک کە قوبات تاڵەبانی بەسەریکردنەوە هەرێک لە پرۆژەی یەکتربڕی مامۆسایان بوو کە بوجێ پرۆژەکە 11 ملیار و 827 میلیۆن و 89,677 دینارە و لە 24 پێنجی 2012 دەست بەکار بووە. لە 19 دوی 2015 بەهۆی نەبوونی پارە لە بانکەکانی هەرێم پرۆژەکە ڕاگیراوە. لە 1 2017 لە سەفەرمانی قوبات تاڵەبانی بوجێ بۆ تەرخان کراوە و پرۆژەکە دەست بەکار بووەتەوە. تا ئێستا لە 180 پرۆژەکە تەواو بووە. پرۆژە یەکتربڕی دەباشانێکی کتێ لەو پرۆژانە بڕی بوجەکە 4 ملیار و 194 میلیۆن و 415,648 دینارە لە 23 نوێی 2012 دەست بەکار بووە. لە 15 پێنجی 2015 بەهۆی نەبوونی پارە لە بانکەکانی هەرێم پرۆژەکە ڕاگیراوە. لە 1 2017 لە سەفەرمانی قوبات تاڵەبانی بە دابینکردنی بوجەبۆی پرۆژەکە دەست بەکار بووەتەوە. تا ئێستا لە 170 پرۆژەکە تەواو بووە. پرۆژەی پارکی مۆلانا کە پارکێکی گشتیە بڕی بوجەکەی 8 ملیار و 767 میلیۆن و 734,920 دینارە و لەسەر ڕوبەری 92,500 مەتر دووجا دروست دەکرێت. بڕیارە لە 1 2018 پرۆژەکە تاو ببێت. پرۆژەی شانۆی ڕۆمانی لە پارکی هەواری شار بڕی بوجەکەی 6 ملیار و 12 میلیۆن و 489,500 دینارە. تا ئێستا لە 195 پرۆژەکە تەواو بووە. هۆڵی پارا ئۆلمپیکی تایبەت بە خاوەن پێداویستە تایبەتەکان یەکێکی ترە لەو پرۆژانە کە قوبات تاڵەبانی بەسەری کردەوە. خاوەن پێداویستێکی تایبەت دەڵێت ئەم هۆڵەیەکێک بۆ لە خەونەکانیان و قوبات تاڵەبانی هەر لە سەرەتاوە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە دروستکردن و تاوکردنی پرۆژەکە. ئەمە یەکێکە لە هەرە پرۆژە گرنگەکان کە بۆ خاوەن پێداویستی تایبەت بەڕاستی خەونێکی خاوەن پێداویستی تایبەت هێنێتە دی کە خەونەکانی ئێمە لە وەرزشە بەڕاستی مردبوو. بەڵام ئێستا بەم کردنەوەی هەم هۆڵانە لەم کاتەیە بەڕاستی خەونەکانی ئێمە زیندوو دەبنەوە، دەتوانین بەشداری بکەین لە هەموو جۆرە وەرزشیەکانە وەک بالە و باسکە و تێنس و کۆمەڵی وەرزشی تریش. ئەم قاعەیەکێکە لەوانەی کە ئێمە چەند وەختە هەوڵی بۆین بۆی بتوانین بە زووترین کار تەواو ببێ و بتوانین ئێمە بەشداری یاریەکانی نێودەوڵەتی و یاریەکانی لەگەڵ حکوومەتی عێراق بکەین. قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەشی دووەم و کۆتابەشی پرۆژەی پردی کۆبانی کردەوە کە تێچووی پرۆژەکە زیاتر لە 19 ملیار و 356 میلیۆن دینارە. سەرۆکی شارەوانی سلێمانی دەڵێت یەکێکە لە پرۆژە استراتیژیەکان کە ڕۆڵێکی بەرچاوی دەبێت لە کەمکردنەوەی فشاری سەر شەقامەکان و بەستنەوەی ناوەندی شار بە هەواری شار و ناوچەکانی قەیوان و دۆڵەڕوت. ئەمڕۆ سێ پرۆژەمان کە یەکتر بڕە لە سلێمانیا بەسەر کردەوە. یەکێ لەوانە ئەم یەکتر بڕی کوبانیە. ئێمە لە ساڵی ڕابردووە بەشی سەرەوەی کە ئۆڤەرپاسێک بوو کرایەوە، ئەم ساڵی ژوا لەخوا بەزیاد بەشی ژێرەوەی ئەکرێتەوە و هاتوو چۆکردن. ئەمە ترێکێکە لە یەکتر بڕەکانی سلێمانی کە تاسیریکی باشە بێ و هاتوو چۆکردن. هەموو ناو شارە بەسێتەوە بەجادی هەواری شارەوە بۆ مەنتیقەی قەیوان و ئەو ناوچانەی تر. ساڵی ڕابردوو بە بڕیاری قوبات تاڵەبانی بڕێک بوجە بۆ پرۆژە ڕاگیراوەکانی سلێمانی تەرخان کراوە کە هەر بەهۆی ئەو بوجەیەوە لە ئێستادا بەشێک لە پرۆژەکان تەواو بوون و بەشێکی تریش کارەکانیان لە کۆتاییدایە و سەرجەمی پرۆژەکانیش خزمەتگوزارین و لە بەرژەوەندی هاوڵاتیاندان. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.